وەک دەزانین ئەمڕۆ 8 مارس ڕۆژی جیهانی ژنانە لە نێو کۆمەڵگەی کوردیدا. سەرڕای هەموو ئاستەنگ و ڕێگریەکان بەڵام ژنان ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە نێو کایە جیاوازەکانی ژیان و شان بەشانی پیاوان کار دەکەن لە هەموو بوارێکدا و هاوکات لە نێو کای هونەریشدا ڕۆڵێکی بەرچاویان هەیە. جا ئەمڕۆ ئێمە میوانداری خانمە هونەرمەندێکمان کردووە لەگەڵەوەی کە لە خێزانێکی هونەریەوە هاتووە خۆشی یەکێک لەو ژنانەیە کە ماوەی چەندین ساڵە لە بواری سینەمادا وەک ئەکتەر و دەرهێنەر و میکەپ ئارتیست کار دەکات و هاوکات دایکێکی سەرکەوتوشە. ئەم خاتونە بەتوانایەش دەوە نەوزادە. دەوەن خان بەخێر بێیت. خۆشحاڵم کە بڕۆ بێکەوە لێرە گفتوگۆ دەکەین. ڕۆژی 8 مارسیشت پیرۆز بێ ماشەڵڵا زۆر جوان و کوردانە شاتویت. بەخێر بێیت. زۆر خۆشحاڵم کە لەم ڕۆژە جوانە لەگەڵتانە بووم لەم ستۆدیۆ جوانە. پیرۆز بای 8 مارس لە هەموو خانمان و هەموو خانمێکەکەم کە هەم کوردستان و هەم جیهان بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو خانمێک. زۆر باشە. دەوەن خان سەرتا پێم خۆشە باسێکی ئەزمموی کاری هونەری خۆتمان بۆ بکەیت و لەکەیەوە دەستت پێ کردەوە. ئەوەندەی من بزانم لە تەمەنێکی زۆر کەمەوە هاتوویتە ناو کاری هونەریەوە. باز بەخوارم من لە خێزانێکی هونەریەوە ئاشکرایە هەر لە مناڵیەوە هاوشانی باوکم و دایکم لە کار هونەرەکان بووم. بەس بەردەوامی لە 2000 و تقریباً 10 بۆ 11 بەردەوام بووم و دەستم پێ کردو و شان بەشانی کار هونەریەکانە بەشداریم کردو تا ئێستاش دانەبراوم. لە هەنگاوێک کە دەستم پێ کرد تا سەر لوتکە ڕانەوەستا. دەوەن خان لە چەندین کاری جیاوازی هونەریدا کارت کردوێتەوە. زیاتر لە کام بوارەیاندا زیاتر خۆت دەبینیتەوە ئەکتەر یاخود دەرهێنەر یان وەکو میکەپ ئارتیستێک؟ وەڵاهی نازانم خۆش نیستا خۆم هەسفی ئەوە شتە بکەم بەڵام هەتا ئەکتەر بووم هیچ فستیڤالێک بەدەستی بەتاڵەوە نهاتمەتە دەرەخەڵاتی ئەکتەری وەرگرتووە کە هەنگاوم نابەرەوە دەرهێنەری کە وەکو دەرهێنەرێک حەزم کرد دەرهێنەرێکی ژن هەبێ ئێستا خەڵاتی دەرهێنەری وەرەگرم. یعنی لە زۆربەی فستیڤاڵی نێودەوڵەتیش و فستیڤاڵی لۆکاڵی. ئەمە ئەگەڕێمە بۆ ئەو تمۆحەی کە خۆم هەمە هەمیشە هەوڵماوە کە جدیانە کاری خۆم بکەم. سپاس بەخوا کە توانیمە سەرکەوتوش بم و ئەو هەنگاوانێک کە نامە بە پێی ئەوە بۆ ئەو توانایە بۆ کە خۆم پێش بینیم کرد. باشە دەوەن خان چۆن بۆ بیرت لەو کردەوە کە لە بواری دەرهێناندا ببی بە دەرهێنەر ئیش بکەیت لام وا بێکارێکی قورسە بە تایبەت بۆ ژنان؟ زۆر قورسە کارێکی ئاسان نییە و بەس بە حکمیەوەی کە من چەندین فیلمی سینەمای یاریدەدەری دەرهێنەر بووم فیلمە لەگەڵ دەرهێنەری زۆر گەورە کارم کردووە سوپاس بەخوا کە ئەو فرسەدانە بۆ من هاتوتە پێش کە بە شانازیەوە لێرە باسێکم. ئەو وای لێ کرد کە وەکو دەرهێنەرێکی ژن بیرکەمەوە کە با دەرهێنەرێکی ژنیش هەبێ وەکو هەموو جیهان کە چۆن کەسایەتیەکیان هەیە مەسەن لە بواری دەرهێنان لە بواری نواندن کە سەرکەوتون نێودەوڵەتین پێویستەکە ئێمەش ژنێک هەبێت لە بواری دەرهێنانە کە کار بکە. خۆشبەختانە تا ئەم دەقێ توانیم و یعنی بەپێ ئەو توانای خۆم جدەستی خۆم دیارە. واتە گەشتویتە ئەو قۆناغی کە خۆت لە خۆت ڕازیبی لە بواری دەرهێناندا و گەشتویتە ئاماج؟ بە خۆم ناڵم خۆم لە خۆم ڕازم بەڵام نەتیجەکانم ئەکاکە بڵم بە خۆم لە خۆم ڕازم بینەرەکەم و هاوڕێ هونەرمەندەکانم و بەشداریکردنی فیلمەکانم لە فستیڤالەکان ئەمە جوابی ئەو پرسیارە جەنابتە کە توانیمە لە ئاستێکا بم کە هاوشانی دەرهێنەرە جیهانەکان و هاوشانی دەرهێنەری سەرکەوتوو هێشتا عنی ئینسان ئەبێ بڵێ هیچ نازانم ئەگەر چەند بزانی ئەبێ بڵێ هیچ نازانم لەبەرەوەی کات ئێمە هەم بەردەوام لە تێگەشتن و لە زانین و لە گەورەبوونە لەگەڵ گەورەبوونی خۆمانە بێ شتەکان جوانتر گەورەترکەین و بەرەو پێشتر بەرین. باشە دەوەن خان وەکەوەی کە باسیشمان کرد و لە خێزانێکی هونەریەوە پەروەردەکراویت و گەورە بوویت خێزان تا چەند گرنگە بۆ ژنێک کە بوێت لە بواری هونەریدا سەرکەوتوو بێت؟ بێگومان ئەگەر پاڵپشتی دایک و باوکم و هاوسەرەکەم نەبێ من قەت ناتوانم هەنگاوی سەرکەوتوانە بنێم و بەردەوام بم. چونکە قورسە هەم دایک بی هەم هونەرمەند بی هەم بشتوانی ئەو باڵانسە ڕاگری لە نێوان خێزان و کاری هونەریە. کاری هونەری کاتەکە هی خۆت نییە یعنی بیتە مڵکی گشتیە بیتە مڵکی خەڵکە بیتە کات و ژیانت بۆ ئەو کارە بەرهەمە هونەریا بێ. بەڵام خۆشبەختانە من توانیمە بە هاوکاری خێزانەکەم بگەم ئەو شتانی کە خۆم ئەمەیە. ئەی باشە چۆنیت تۆ ئێستا دایکیشیت بەخێوکردنی مناڵەکان لەگەڵ ئیشەکانت زۆر قورس نییە لەسرت؟ زۆر قورسە بە تایبەت ئەگەر کەسێکی عاتفیش بینجا بۆ نەگوێتی من زۆر عاتفیم بەس خۆشحاڵم لەوەی کە لێم تێگەن و هاوکاریش من یعنی بە تایبەت بچووکەکەم زۆر هۆگرمە بەڵام زۆر جار بۆی تەکنەلۆژیا و ڤیدیۆ کۆڵ هەیە شت هەیە بەردەوام لەگەڵ یانم
گەلێشیان دوور بم لە کاتی کارە هونەرەکانم یا فستیڤالەکانم توانیومە ئەو باڵانسە ڕاگرم بە حکمی پشتگیری و یارمەتی هەم هاوسەرەکەم و خێزانەکەم ئەوانیش سەری باوکیانەکە ئەوانیشە لەگەڵمان بێگومان داوم خانووەک دەزانین لە هەموو شوێنێک لە بەردەمکاری هونەریدا ئاستەنگ هەیە هیچ ئاستەنگێکی ناخۆش هەبوو بێتە بەردەم تۆش لە کاری هونەریدا یاخود بۆ ژنان چۆنە ئەم بوارە ئاستەنگی زۆر دێتە بەردەمیان هەموو کارێک قورسە بۆ ژن چونکە تۆ دووسێ بەرپرسیارەتی و لەسرە هەم دایکاتی ئەگەر دایک بی ئەگەر دایکیش نەبی کۆمەلگا بیرکردنەوەی کۆمەلگە و ڕاگررتنی ئەو کەلتور و ڕێزە ئەگەر هاتوو بیری خەڵکت لا گرنگ بێ من هەمیشە ڕێزی کەلتورم گرتووە ڕێزی کۆمەلگە و بینەرم گرتووە قورسە کە تۆ بتوانێ ڕازیان کەیت و لە هەمان کاتشە سەرکەوتوبی ڕازیکردنی بینەر پێش هەموو شتێکە و کەلتور لە پێش هەموو شتێکەوە ئینجا بەبی لە خۆت کەیتەوە من وای بینم بەڕاستی هەموو کات هەزار فرسەت هاتوتە بەردەمم هەزار ئیش هاتوتە بەردەمم بەڵام هەستم کردووە لەو ئاستانیە لە چاو بینینی و بینەری کۆمەڵگەی کوردیە پێم جوان نەبووە ڕەفزم کردووە لەبەرەوەی کە من بە بینەرەکەمەوە جوانم بە هونەرەکەمەوە جوانم بە ڕەسەنایەتێکەوە جوانم هەمیشە وا بیرم کردوێتەوە ئەگەر بینەرەکە قبوڵە نەکات حتمما تۆ سەرکەوتوی نابێ حتمما تۆ من کار بۆ کۆمەلگاکەم بۆ هونەرێک کاڵی هونەرمەند ناوی هەڵگری ناوی هونەرمەند ئەوەنە کارێکی ئاسان نییە بەڕاستی ئەپێ ڕێزی ئەو نازناوە بگری بەڕاستی باشە دەوەن خان تو خۆت دەرهێنەری زیاتر هەست بەمە ئەەکەیت بۆچی دەرهێنەر و نووسری ئافرەتمان کەمە ئێمە لە نێو کۆمەڵگەی کوردیدا باوەڕ کە ئافرەتی زۆر سەرکەوتومان هەیە زۆر باشمان هەیە بەڵام دەرفەتیان بۆ ناڕەخسێ یا مەسەلەن ژیان یارمەتی دەرنیە بۆ ئەو ئافرەتانەی کە زۆر کەسێ لەوانە کە لە من زۆر زیرەکتر بێ زۆر باشتر بێ زۆر سەرکەوتو بێ بەڵام ژیان ڕێگەی پێنایە کۆمەڵگە ڕێگەی پێنایە مەسەلەن شێوازی فرسەت نهاتوتە بەردەمی ئەو کەسانە تر هەموو شتێکیش خسمەتی خوای گەورەیە بێ وا بیری لێ بکەینەوە ئێمە وزائیدن هەوڵی کەسەکە خۆیتی ینی ئینسانێک لە پڕێک نابێ بە کوڕێک ئەگەر تۆ خۆت هەوڵ نەیت و خۆت ماندوو نەبی ناتوانانی لەو بەرهەمە بخۆیت یا لەو بەرهەمەی کە هەنگاوت بۆ ناسەرکەوتوو بی باش دەوە خان زۆر کاتەیە تەنها خێزانە لە دەوروبەرەکەشە ڕێگری هەیە بەڕای تۆ ئەو ڕێگریانە چینکە لە دەوروبەرەکەت لەگەڵ تا ئەگرێت ڕێگر زۆر بەڵام ئەبێت تۆ بە شێوازێکی کوردانە بە شێوازێکی کەلتوریانە بە شێوازێکی زیرەکانە مامەڵە لەگەڵ ئەو ینی ئەو چواردەورەکەی کە ڕێگرە باشە ئەی وەک ئەکتەرێکی ژن خۆت تا چەند لە نێو فیلمەکانی ئێمەدا ئێمە و ئەو کارکتەرانی کە بۆ ژنان نووسراون واتە ئەو فیلمانی کە کارکتەرەکان دەدرێن بە ژنان تا چەند لێ ڕازین واتە کارکتەرێکی باش دەدرێت بە ژنان بە پێی سینارۆکە ئەگۆڕێ حتمما ئەمێنێتە سەر ئەو ڕۆڵ بینینەی کە مەسەلەن ئەکتەرەکە تا چەندێک دەتوان بەرجەستەی بکە یا بەپێی ئەو چیرۆکی کە دەستنیشان کراوە ئەمێنێتە سەر پەیوەندی دەرهێنەر لەگەڵ ئەو کارکتەرە تا چەندێک بەرجەستەی بکە و ڕۆڵی تا بگێڕێ باشە دەوەن خان لە داهاتوودا بەتەمای چیت بەتەمای دەرهێنانی فیلمی دیکە یاخود ڕۆڵ بگەڕێتەوە لە نێو فیلمێکی کوردیدا ئەگەر فرسەتێکی زۆر باش لە ئاستێکی زۆر باشە بۆ نواندن من هەمیشاڵم ئەکتەرێکە زۆر خۆشە زۆر جوان چکە بۆ بینەرەکانمە بەڵام دەرهێنەرێکە بۆ خۆمە بۆ داهاتوی خۆمە هەر لە بینی هەردووکیانە کە تۆ هونەرمەند بوویت یا ئەو بوارەکەت یا هەڵبژاردووە ژیان فرسەتە ئەگەر ڕۆڵێکی جوان بێتە بەردەم بێگومان ڕەتی ناکەمەوە زۆر بە شانازیەوە بەرجەستەیەکەم و نواندنی بۆ ئەەکەم بەس لە ئاستێکی باشا بێ بێگومان ئەگەر بۆ بەردەوامی کاری خۆشم ئەلحەمدولیلا لە ئێستا خەریکی ئامادەکردنی کورتە فیلمێکم بۆ ساڵی ئەمساڵ و زۆربەی زۆری شتەکانم ئامادە کردو بەڵام ماوەتە سەرەوەی کە دەست بە ڕێکوردی فیلمەکە ئامادە کردووە بێگومانوەڵا زۆر ماندوم تقریبان 6 مانگێکە خەریکم بەڵام هێشتا نەگەیشتمەتە ئەو ئاستی کە بڵێم بە تاواتی ئامادەم و دەست پێکەم بە ڕێکۆرد و تەسویرکردنی و کاتی وێنەگرتنی فیلمەکە دەوەن خان ئەو فیلمانی کە کار لەسەر کردوون زیاتر لە چ بوارێکدا خۆیان دەبینەوە زۆربەی زۆری باسی کێشی کۆمەڵاتەکانی ژنە و باسی ئەو قوربانیانەی ژنە و بە هەموو شێوازێک ینی هەر فرێمێکی فیلمەکەم ببینی چمکێکی مەعاناتی کۆمەڵگەیتیا بەگشتی نەک هەر بۆ کوردستان شەرق ئەوسەد هەمووی باشە دەوەن خان وەکەوەی دەزانین کە ئەمڕۆ ڕۆژی ئافرەتانە تو چیت هەیە بۆ ئەو ژنانەی کە دەیانەوێت لە بواری هونەریدا کار بکەن و خۆیان ببەرنە پێشەوە
پامم بۆ هەموو خانمێک بۆ هەموو ئەو ژنانە ئەوەیە کە هەمیشە ئازابن هەمیشە باوەڕیان بە خۆیان هەبێ هەمیشە بجەنگێن لە پێناو مانەوە بجەنگێن لە پێناو سەرکەوتن بجەنگێن لە پێناو ئەوەی کە بە جوانی وەکو خانم بمێنیتەوە هەموو کەس کێشی هەیە هەموو کەس کۆم ینی مەسەلەن معاناتێکی هەیە بەڵام گرنگ ئەوەیە ئینسان تا چەندێک زاڵە بەسەر ئەو کۆسپانێکێتە ژیانیەوە بە تایبەت ئەگەر ژن بی و دایک بی یا لە مجتەمەعێکی داخراوەبی پێویستەکە کە زۆر بەخۆت بی زۆر ئازابی دواوەتی من ئەوەیە بۆ ئەو خانمانە هیوای سەرکەوتن بۆ هەموو خانمێکی دەستڕەنگین سەرکەوتو لە هەر بوارێکە خوازم هیوادارم هیچ کات کۆڵ نەیەن لە هەر شکستێک لە هەر کەوتنێک هەمیشە هەستنەوە بە بەخۆتر و بە جوانتر. دەستی خۆش بێداوە خان زۆر زۆر سپاس بۆەوەی کە ئەمڕۆ لێرە لەگەڵ میوان بووی بۆ گفتوگۆکردنت بەخێر بیستەشان بە هیوای کاری جوانتر و باشتر لێ چاوەڕێکرێت. مەمنون سپاس. Thank you.